بنهێنی هەمووی فەوتا بەچی بەشتێکی یەجگار زۆر سەیر ڕۆژنامەنووسێکی ئەمریکی هاتبوو ناوی منی بیست بوو زۆرتری ناوەکەی من لە ڕێی ڕۆژنامەی هینی گۆڤاری گەلاوێژەوە بوو گۆڤاری گەلاوێژ بوو ئەوە زۆرتری هینیە کردی ئیشەکە جا هات بوو پەیوەندی لەگەڵ من کرد منی وادمە هەرچیم لا هەیە بە ڕەسمەوە بە مەجەلەوە بە چیەوە بیەمێ هەمووی وایە لێ یاڕۆی بۆ بگەڕێتەوە بۆ ئەمریکا هەتا بە منی بوو وتی کتێبێک چی بۆ برێ من وتم کتێبم بۆ سەرسەر ڕۆژنامەنووسی یعنی بتەوێ بە وەکو سنعەت بی بە ڕۆژنامەنووس نەک وەکو هێن ئیشتێک بکەی وتی باشە بۆ دەنێرم و کاغەزی نووسی و بۆ دایکی بۆم بنێرێ کاغەزم لە دایکیەوە بۆ هات لە پاش نزیکی 2 مانگ شتێکی وە ئەڵێوە کتێبەکەم بۆ ناردی بەڵام ئەوی داوای کردبوو ئەوەی کەوتووی بۆ بنێرێزانی چی لێ هات بێگومان نازانی جاباتی بکردم ئەڵێ لە ئوتێلی کینگ داود بووە لە ئیسرائیل کە بۆمباکەی بیگم تەقانی ئەو هەموو خەڵکەی تیا کوژرا ئەویشی تیا کوژرا بوو بەخۆی وەسای قەژی نێبوو وەڵڵاهی ئەوی شەربەختی کوردە ئەجینا جوانترین کتێبی هینە کرد چونکە هەرچیمان بۆ هاتبوو حتى ئەو کاغەزانی کە بەڕسمی هاتبوو لە هینەوە هەمووی مابووێ چونکە زۆر جێی باوەڕ بوو کابرای هاتووە لەوێەوە ئەو قسانە لەگەڵ نەکاو چوو خۆی سەفەرێکی کرد نەگەیشتە شتێکی ئەو تۆنیانیشت بوو هین کرد ێ هاتووە تۆ هیچ خەبەرێکی لێ نام ئەمە ترسی ئەوەی نییە کە تۆ دێکین کرد دەست بکەم و توێژەکەمانی مامۆستا فەرموو و توێژ لەگەڵ جنابی مامۆستا برایم ئەحمەد لە لەندەن لە 28 مانگی مارشی 1996 لەسەر مامۆستا زەبیحی مامۆستا تکایە بفەرمونون کەی وەلە چوو بۆ ئەوە زار مامۆستا زەبیحیتان ناسیوە و یا ناوتان بیستەوە ناوی مامۆستا زەبیحیم لە ژێکافەوە بیست طبعا هینەوە کە ژێکاف دروست بوو و هەوڵیاندا بوو لە قێل لای ئێمە دروستکەن لە کوردستانی بەشی عێراق لە پێش منە پەیوەندیان کردبوو بە هەنێک کەسەوە کە لەوانە وەی ناویانم بێت بێ ئیسماعیل شاوەیس و عوسمان دانش و هەروەها چەند کەسێکی کەبوون ئەمانە خەریکی بڵاوکردنەوەی بیر و باوەڕەکە بوون بەناو خەڵکە بەناو خوێندەوارانی ئەو وەختەی کووردا ئەگەڕان کە بیانکەن بە ئەندام بۆ ئەوەی ڕێکخراوێک پێک بێن یەکێ لەو کەسانەی کە پێیان وت من بووم من تازە لە حاکمی وازم هێنا بوو لە ئاغستۆزی 1944 وازم هێنا لە حاکمی هاتمەوە بە مەحامی ماوەیەکی پێچووە مانیە ماوونەیەکی پێچوو بوو هاتن بۆ لام پێیان کوتم کاغەزێکیان هین کردم کەەوە ئەمە داوامان لێ کراوە ئەگەر هینێک دروستکەین تۆ ئەگەر هینی بیکی وتم یەک شتم ئەوێ پرۆگرامەکەیان پێڕەوەکەیان چیکە وتیان باشەوە دەهێنین هێنایان خوێنبەوە تەنها نقطەیە بەلای منەوە مهم بوو لە ئیشەکە ئەوە بوو کە کوردستانیەتی بێ کوردستانی بیر دەکەنەوە کوردستانیەتی بێ ئیشەکە من خۆم بە پێی ئەو ناوچەی کە تیا گەورە بوو بووم ئەنی هونەرێکی نییە بۆ خۆم بەقەت نازانم هەی بەیانەوێ چونکە خەڵکی کامووان نەمانەوە ئەو ناوچەی منی تیا گەورەم ناوچەیەکی کوردستانی بوو یعنی شێ مەحموود سەورەیە کرد دەیانگو کورد سەورەی کرد کوردستان سەورەی کرد خەڵکی کوردی ئیران ڕئیس عەشیرەتن کاوی تێگەیشتوو بن کە عەشیرەت زۆرتر بوون وەکو محموود خانی دزلی وەکو محموود خانی کانیسێنان وەکو ئەمانە وەکو دوانیش کە لێبانەوە
هاتبوو ناوەکانی ئەم هینایە بەبیرە محمد رشيد خان وان نفرمي حەمەد خان هێشتا نەگەیشت ئەوە هی ئەوەڵی شێخ مەحموود ئەمانە هاتن یارمەتیانە وەکو سەورەیەکی کورد یانی هیچ شینێکی تیان نەبوو و لە دەوری ئێمە گۆرانی مەسەلا مەکتەبەکەمان کە ئەمان وت باسی کورد و کوردستان بوو کە باسی شۆڕشی کوردمانە کرد باسی شۆڕشی شێخ سەعید دەکرا لە 25 باسی شیوەن بۆ ئەوەیە کرا دژمنایەتی بەرامبەر بە حکوومەتی تورک و هین پیشانەیرە حەقینەوە سەر عێراق و عێراق حکوومەت نەبووە وەختە لە دەوری ئێمە بە یاخی حکوومەتی شێخ مەحموود دروست کرد گۆرانیمانە بوو ئێمە حتا گۆرانی وا بۆی بوو وانابێ ئینگلیز وانابێ ئەم خاکە هەر بۆ تۆ نابێ بە یاخی کوردستان دیسانە لەرێتەوە هەستن با بچین هەستن با بڕۆین بچینە پێشەوە چەند کەسمان کوژراوە بە گولە و بۆ باو چی بێ ئەم داخەمان لەمێش لا باو سرایگو برای عزیزی من دەی ئینتقامە خەنجەر هەڵکێشە بۆ کوشتنی تورکان ئەوەش شۆڤینیانە ڕۆیی بوو و حەقی چاریشی نەبوو لەو زروفا چونکە مەستەفا کەمال توانی بووی هەموو تورک بکات بە دوژمنی کورد یا من لەو دەورە طبعا كورد هنا كي أو مثلا من جنسيتي عراقي من نية تايستش وشهادتي حقوقي شمنية شنك شهادتي حقوقي أن بإنسان جنسيتي عراقي نبي في شكل بدفتري شي نفوس قبول أنا كردي فقط كشهادتي بنينا أنا عايتي من لما يسكتوا أمقو إمروبيا ما أنا عراقي سبين بري بالعرب بي بعرب دوري سيت اشتكي أو لما أول نقطة لا من مهم بو أو كأو كردستاني تبي وكان أو بسيارة واحد اسمها جهاز زور قصير خوش وهم وتكاك قصير زور سير وتبو تبوش داعي اللي أما كردوا حزب درسكين وده موازنة أنا بو بشتواني خوان داعي كردوا ها أجا شيء بو بشتواني أوان به هناك إما بزانين هي أوان بو إما به هي أما بو أوان به فرقين يا ما يجي إيش فين والله من شو منابيان يتر كومن خلق كوبينوان لمالي يتر لمالي سمعت شاوس أو موضوع شيء باسی لقەکەی لای خۆمانە بێت دوور درێژە بێت دوای ئەمە ئێمە هەنێ اقتراح وشتمان کردبیان لەو کاغەز و کاغەزکاری و هینانەوە بۆمان دەرکەوت کە مامۆستا زەبیحی یەکێکە لەو کەسانەی کە لە دامەزرێنەرەکانی ژێکاف جا ئێمە لە پێش دروستبوونی ژێکافە هەوڵ هەبوو کە ڕێکخستنێ پێک بێنی هەتا من لە 42 42 چون بۆ ڕەواندز لەوێ حامی عێراقی لێبوو ئەمین ڕەواندزیەکێ بوو لەو کەسانی کە لەوێ بوو بەهۆی ئەوەوە چوینە گەیشتینە حدود کە بەڵکو لەوێەوە چەند کوردێ لە ئیرانەوە بێن ئێمە بیان بین و قسەیان لەگەڵ بکەین ڕێکخراوێک پێک بێنین ینی پەیوەندیەکەی کە کوردی عێراق لەگەڵ هینی هەیبوو کە ئیویست وا بکەین ئەوە لەوێەوە دەستی پێکرد فقەت ئەوە زابتەکانی عێراقی تووشی غەڵەت بوون یا خۆیان شتێکیان بەدەستەوە بوو موامرەیە شتێک لە پڕ بڵاویان کردەوتیان لەشکری ڕووس هات بەرەو خوار ئیتر لەشکری ڕووس هات بەرەو خوار هەموو حدودی جێراوە لەشکر هەر ئەو شەوەی کە ئێمە چوین بە خێرەی لە سنوور دانیشتوین چاوەڕانی ئەو برادەرە ئێرانیانەمانەکەین کە بێن ئیتر ئەو کوردایەتیە و هەوڵیانە هەبوو بۆ ئەوە پێک نەهات دیارە لە دواییە ئەو هینە بوو ئەو ئیتصالی کە لە ڕێی میرحاج و مستەفا خۆشناو مامۆستا دەمەی کە دەفەرمونون کە ئەو ئیتصالم بە تۆ کرد نوری شاوێسەوە ئیسماعیل شاوێس کۆمەڵی هیوا انشقاقی تێکەوت بوو یا نەمابوو تقریبا هەر نەمابوو شتێک نەمابوو ئەو کۆمەڵە خەڵکە مابوونەوە کە ئەگەرچی بەناوی هیواوە ئیشانە کرد بەڵام چ پەیوەندیەکیان لەگەڵ هیوای پێشوو نەبوو ئەوە بە سەرکردایەتی یونس عەبدولقادر و ئەندامەتی محەممەد شەخ سەلام کە زابط بوو لەگەڵ محمود کوردی ئەوی زابط بوو لەگەڵ ڕەمزی عەبدولکەریم لەگەڵ ئەمین ڕەواندزی ئەمانە سەرکردایەتی ئەو ئیشیانە کرد چەند کەسێکی کەشیان لەگەڵ بوو لەوانەی کە زاببوون هێنبوو مستەفا خۆشناو ئەوانەش مستەفا خۆشناو میرحاج خۆیان لەو کەسانە بوون عەزەت عەبدولعەزیز ئەمانەش لەو کەسانە بوون کە لەو هین تازەیە ئیشیانە کرد
تەنزیمە تازەی دوای پارچە بوونی هیوای ناویشی لقی سلێمانی کۆمەڵێژە کابوونی هینەکەی ئێمە ناوی لقی کوردستانی عێراق بوو نەقلقی سلێمانی چونکە ئێمە تەنزیمان لە زاخۆ نە هەر لە شەقڵاوە لە هەولێر لە دهۆک لە جێیوا ئەو کەسانی دووسیاندامان بۆیە ئەمە تەنزیماتی هینمانەکرد لە سووریە ئێمە بۆوانکردن کەسیکە نەیکرد بەنی کۆمەڵێژە کاف ئێمە کۆمەڵی ژەکافمان بۆ لەقمان دروست کرد لەوێ فقط اقتراحەکەی ئێمە ئەوە بوو هی تورکی سووریە کوردستان نەبێت کورد بێت ئەو حتا کە بگوش بە پارتی اقتراحەکەمان هەر ئەوە بوو کە هی سووریە کوردستان نەبێ کورد بێ جاڕێیەکە ئێمەش ئەوە بوو گوایە ئەگەر نەڵێین کوردستان نەختێک دوژمنایەتێکە کەمترە بێتەوە لەگەڵ سووریە یعنی بێ مشکلەیە کە ئەتوانی وەکو مشکلی ئەقلیات سەیریکێ حەلکرێ بە ئاسانتر لەوەی کە وەکوهی کوردستان حەلەکرێ و ئێستا شەر تقریبا وامایەوە ئیشەکە ئەجا ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لە ماڵی ئیسماعیل شاوەیس بێجگە لەو برادرانەی کە ناوم بردن عەلی مەدهۆش هەروە بێتەوە عەزیزی میرزا ساڵح ڕەشید فەتاح حەفەنی فایق بێکەس خوافێکە بابی شێرکە بێکەس بەڵێ بابی شێرکووە هەروە بێتەوە صدیق شاوەیس برای ئیسماعیل شاوەیس ئەمانە و یەک دوو ژنیش ینی بەڵێ ژنیش بەهیە فەرەج وەزن خەڵکی سلێمانیە لەگەڵ ناهیدە خۆی ناهیدە شەخ سەلام وەکوین ئەمانە بوون بە ئەندامتیایە و لەو کۆبوونەوەیەوە منیان هەڵبژارد بەوەی کە سکرتێری لقەکەم ئەوان منیان هەڵبژارد یعنی خۆتان خود مختار بوون لەو ئیش و کارانی خۆتان خۆمان خود مختار بووین لە مەهابادەوە هیچ تەعلیماتیشتی چەند لێ نەما لە ئێمە نەزانی معلوماتێکی ئەوتیان لەبارەی ئێمەوە نەبوو تەنها ئەوە نەیانەزانی کە خەبەریان دابووینێ ئەو خەبەرە چۆن هاتبوو نازانم فقط لە ئاخری ئاوای لێ هات یعنی ئێمە بین بە هەڵقەی پەیوەندی لە بینی ئەوان و حتا پارتیاکە دروست بوو لە مەلا مستەفا و شتانە جا ئێمە ئەمەمان دروست کرد یەکەم جار کە دەستمان پێکرد ئێمە هەنێک هینمان هەبوو بەرامبەر بە پرۆگرامەکە وەمان نووسین لام وایە نەزم تۆ پرۆگرام و هینەکەیان لایە ماوە ئەوە هەموو پسر بەڵە لە نۆ شماری گوباری نیشتمان هەیە ئە لەوانە هەر شمارێ مثلا دوو دانە دەڵە مەڕامنامەی کۆمەڵێژەکە دوو بەندی تێدا ئەوە ئاوە کۆکراونەوە هەنێشتی لەوانەی مەسەلەن یەکێک لەوانەی کە ئێمە داوامان کردبوو بکرێ لەبەرەوەی تۆمنە هیوا وا بوو کە ئەو شوێنە یعنی کوردستانی ئیران کوردایەتی تیا لە هەموو شوێنێکی کە گەرمترە و هیوای سەرکەوتنی زیاترە بە حسابی ئەوەی سۆڤێت هاتووە داگیری کردو وەکو بێکەس شعرێکی بۆ نووسی بوون بە هینان نووسرا بوو خۆی لە نیشتمانە بوو لە یەکی لە هینەکان نووسرا بوو لەشکری سوور چەتی کێشاوە بەسەریاوە کوما شتێکی وای بوو هەموو شاعیرەکان نووسیان هێمن نووسی ئاخە هینەکەی ئەو لەم لاوە هاتووە ئەنی ئیشەکەی حسابەکەی ئەوانی خۆیان جیایە ئەوە شەری هینی کردبوو ئێمە بڕوامان وا بوو کە ئەوە بێ بە بناغەیەک بۆ کچکە دەوڵەتێکی کوردی و ئەوە ئەبێ بە بنکەیەک بۆ هەموو پارتیەکانی کە لقی هێنن ژیەکافن و ئەمانە هەموو سەر بەخۆیەکیان هەبێ لە کاروباری خۆیانە هی تەکتیکی بۆ استراتیجی ئەبێ پێچەوانەی ئەو استراتیجیە نەبن کە ساڵی جارەیە دوو ساڵ جارێ کۆبوونەوەیەکی گشتی ئەم لقانە لە مەهاباد یا لە جێیشکەی لە ئیرانە کە پێویستە بیکە ئەیکا و بڕیاری لەسەرەوە هەر شوێنە بە پێی ظروف زەمانی خۆی ئەو تینە جێبەجێکات
ونقطة كهبو أوان لا موانازم لشوان ورقتبو كوا أندام نابي وازلا هنا قبيان بينه بس قبل السنگ خوش تأخي مش بلا تأخي عمر بين التوا أماش بام بسنگ نكردبو بعكس أو كسي إيويلاتشي تو بزوترين وقت خوتي لي رزقاركي تنها مسؤوليتي للسريتي أوي نهني هنا كان نريت أجر وتي وكو خائنك وكو جاسوس سيدي كلي وكو عندما يجي يكون سيدي كلي يعني أوي بزور خلق بخوم أنا وبس نوا أو غلط كتير فلا يمو يعني شكل موامن بونسين نختلم نوع شان شون خواردن وحوزة بالقرآن شون خواردن وبهينك أو هينية شو كسون خواردن قرآنك خوي من اعتراض بهينك هنا أو بار بيوا كبيان كنتم ولا بهيني جاري كنتم جاي بروغدان من أمتنية وهيج خلقين هنا ولا لا بتشاي من لمالي رشيد عارفي ولا بغاء أمير رمزي أو خوان ليبون من شان بانك تقول زين بود عود وينك من فقينك أوان بوشون خواردن بو شو يعني قرآن دان رابو دمان شيء دان رابو شو يعني خاربم قرآن وبو دمان شيء رسمي شيء سرو كي بالا شلوا سرابو شو بسرج سرو كي بالا ورفق حلمي بو هنا مواسيبو شو خوي بم قرآن بم هنا شيء شو كيل خيانة لكردناكم وتم كاكم أنا وناك نشون بو دوانا خم بوشتانا خم نا شو نجحهم خيانة لكردناكم شون خيانة يعني شيء خيانة لكردناكم أما بهيني قوتري كجمار اللي خيانتك أما خوي خيانتك تو أبي سوني أو كسبري كبصري بمالي بهرشي هي الري من لتكيها في دايكات أو أشتي شيء خيانتنا إنك خيانتناكم شيء لباشا أو هنا أنا بكرقناد لبرو قلي كمان لو ولا وش قلي أو شن نبي وابي شن كجبت هنا كيف قرر وأوان هني لاشتكاني ما ينخبول كردبو وبيماني شيء باش حبول بين معنا وخلق شيء زور لما هباد وهاتي ما يرمتي معنا بكتب جريدة وجوفار وكتابه كتابه هيك شيء لإيران نبو ما راسته مثلا كتابي مكتب من بود زين يعني هذا بد زين وما زين كرت من لابو خلق عمدي بونا بيساني بو هن دزيبو كردين خوي مسؤولي هنبو للدائرة كا دزيبو كردين لدائرة إخوان كتابة كان يقول زين وبوما ناردن بكتاب رفو بيو مرفو بيو وشتوا نسيني كردي أو نوع أشتاني كبوان هين كلي ولباشا كخلق كان هاتن لي وزور هول معنا يارمتيان بين هين يمكن بوش تكرين بو هن يعني ما مستقبل بولا أول كتودة فرمي استاك أو كومرجي كابل قيداج ولا سليماني وحتى يوبون الرابط بين سوريا وأنا دكتور قاسم اللي بيرور كان ده ضل دكتور كومرال الخلاوي السكتور ده خراوبه يعني بو معناه كحدني خوي دابو محفل وسندوستو برادر ونيش لزغزكة قبر بيته خوي لا إيرانا شوني كرد بجاية لا يأمل لكوبونوي رسمية أشوينو دا أنشتين وكو هينو ولا همشتك حسابك من بو أكلا كهيمكين وخريج ونجي هن نوني خومان اسماعيل شاويسو هن من نارد بو احتفال لهنا لجمهوريتي وقتي جمهوريتي مهابات كي إعلان كرا يعني أو تلاوش سكتير وداخل ونبوه نخ سكتير داوشني زور هين بون و چالاچێکی باشیان هەبوو ئەو کەلوپەل و هەراخۆریایی کە لە ڕووس وەرگیرا زۆرتری هەوڵ تەقلای ئەوان بوو هەرکی خەڵکی حتا ئەو خوێناوەڕە ئەو کەسانەی کە نێران بۆ خوێنن دیسان بەدەستی و یارمەتی ئەوان بوو و ئەگەر ئەوان ئەویان نەکردایە باغرۆف هەنەی هێش حەزبی دموکراتی کوردستانیش دروست ببێ حتا بەو زەعیفی و هینیە کە هەیە چکە باغرۆف کوردی پێشکەش کردبوو بە سۆڤێت بەوەی کە کورد عەشیرەتیە و پێشکەوتوو بە خێرێ ئازەربایجانیە کە ئەوە یەکێک بوو لە غەڵەتە هەرە گەورەکانی چونکە ئازەربایجانی با شعوری هینیشان هەبێ ئازەری فقط حاکمی ئیران بوون لە ڕووی اقتصادیش و لە ڕووی سیاسیشەوە ئیتر حکم زیاتی زەرەریان لێوە لەبەرەوە ئەوی
ئارەزوو تاسوقی سربەخۆیی هەبێ کە ڕووسەکانە بە خۆیان بیزانن ینی رووسی پێش سۆڤێ دەیزانی ئەوی ئارەزووی تاسوقی بێ بۆ سربەخۆیی کورد بوو نەک ئازەری لەبەرەوە ئەو غەڵەتە گەورەیە پێی هینکردن لە ئاخرا بە نیوە نیوەچیڵ سەپانی بەسەریانە وەردە بۆ بەوەی کە باقڕۆ بخۆی ئازەری بۆ خۆی ئازەری ئازەربایجانی پێویستری بوو لە مێشکیا بوو هینتر بێ مامۆستا لەسەر ئەوەی کە هەردە دووبارە لەو سەردەمی ئەوڵی کۆمەڵێژە کابدا قاسم و دەڵە کۆمەڵە بەسەر بریتانیا هەڵدەڵێ و لە وەزئی نێونەتەوەی ئاگادار نەبوون بەڵام پێم وا بێت عینی حاڵدا کە من ئەڵێم ئاگادار نەبوون لە دنیا ئاگادار نەبوون لە دنیا کوردی ئیران هەر هەمویان ئاگادار نەبوون لە دنیا و ئەوەیە ئێستەش کوردایەتی ئیران ئەبینی ئیرانشێتی بەقەی کوردایەتی تایە یعنی هیچ هینەکەی لەگەڵ ناکە ئەوە حسابەکەی وایە من جا لەبەر ئەوەیە لای ئێمە ینی کوردی عێراق ئەو کەسانەی وەکو زەبیحی پێشڕەویانە و وەکو مەلا ئاوارە وەکو هەنێ برادرانی تر وەکو قادە شەریف و ئەمانە کە هاتنە لای ئێمە ڕاست و ڕەوان حسابی کوردایەتەکەی خۆیانیان نەخستە ئەو جێی کە ئیشەکە تایە بەبارە سەرگرتن لە پێشە هیوا هەیە سەرکەوی وازیان لەوە ئەهێنا کە هین بێ ینی بە 4 نەفەرەوە نەهاتە حدود لە چی پێڵێنەوە لەو شەهاوەدین لە شاوەدین بۆم ڕاوەستێ 2 تەقە لەشکری ئێران بکە لەشکری ئێران بێ سنوورەکە لە من بگرێ نێڵێ نانم بۆ بێ کە ئێمە لە ئابڵۆقی عەبدولکەریم قاسمە شاین مەسەلا ئەوە کوردایەتیی تەواو نییە لەو وەختا بەلای منەوە ئێستا کوردی عێراق ئەبێ بە هەموو ئیخلافی خۆی ببرێتەوە و ڕاوەستێ چاوەڕ بە هەرچی پێیەکرێ یارمەتی کوردی تورکیا بووە چونکە لەوێ ئەمەری سەرکەوتن زیاترە و پارچەکانی تری کوردستان سەرکەوتنیان تیا نابێ بە هیچ نەوعێ مادەم تورکیا شتێکی دەست نەکەوێ لە تورکیا نیوەی ئەوەی عێراقی کۆنیان دەستکەوێ ئێمە و کوردی ئیران ئەتوانین تا نزیکی سەربەخۆیی بڕۆین چونکە ئەوی بۆ بە قۆرتی گەورە لە ڕێگەی کوردایەتیە تورکیایە ئێستا خۆشەڕی پێکاکە لە ناوان نەبوو کە فیدرالی لە کوردستانی خوارو یاعلان کرا گورج تورکیە خۆی و ئیران و سووریە و خەریک بوون عێراقیشی بخەنە سەر بۆ ئەوەی دژی ئەم فیدرالیە ڕاوەستن چونکە ئەمە هینە و ئێمە من زۆر جار لەو قسانەما لەگەڵ برادرانی کەم لەگەڵ هینەی کەم کە بە چاوی ئیرانێتی و عێراقەتی و تورکێتی و شتی وا سەیری وڵاتەکەیانەکەڵم زۆر سەیرن ئێمە دوژمنەکانمان وەکو یەک سەیرمانەکە دوژمنەکانمان وڵاتەکەمان بەیەگەزانێ دوژمنەکانمان میلەتەکەمان بەیەگەزانێ دوژمنەکانمان سەرکەوتنمان بستێک ئەرز دەستکەوتنمان نەختێ قانزاجمان بە مەسلحەتی هەموو میلەتەکە ئەزانێ و ئەڕێتە شەنە کاتە منیش ئەگرێتەوە ئێمە بۆ خۆمانە مەنگە کەربین ئەوە نەزانین کە عەقڵیشمان پێ ناچێتینە دوژمنەکەی فێر بە ئەوی دوژمنەکەی پێی ناخۆشە بۆ تۆ دیارە بۆ تۆ باشە و ئەوی پێی خۆشە بۆ تۆ دیارە بۆ تۆ خراپە با عەقڵیشمان نەبێ خۆمە بۆ دەردێڵێن ماوتیستۆن من تا ئێستان بوو ماوتیستۆن وای کتووە لەو بەیناجۆم لێ بوو کابرای باسی پێغەمبەرەکە محەممەدیش وای کتوبێ باسی کرد هینا وتی پێغەمبەر وای کتووە وڵات نما مەزانیمە هەر سێ ماوتیستۆن خذ الحكمة ولو في الصين خذ العلم ولو في الصين ما مستعود شلونك مثلا كومريجا كابدا عيني حال دا لجماريك دا باسی بریتانیا دەکاو بەسەر دموکراسی بریتانیادا هەڵدڕ و بریتانیای مەزن و ئەوە لە ژمارەکەی دوایە بەسەر لێنین و بەسەر سۆڤیەت و لەشکری سوور و ئەوەدا هەڵدەڵێ ئەو سیاسەتە چۆن دەبینی مامۆستا ئەوە سیاسەتە لە نەشارەزاییەوەیە کە لەگەڵ هیوا کە لەگەڵ هیوا پەیوەندیان پێیا کرد ئەو بەشی هیوا مابوو کە ئەوان دروست ئەوە مابوو ئەو وەختی کە ئەوان لەگەڵ هیوا پەیوەندیان پێیا کرد پەیوەندیەکەیان لەگەڵ بەشی ڕەفیق حلمی بوو بەشی ڕەفیق حلمی سەر بە بەریتانیا بوو ئەو بۆ وان بووە ئەو بەشەیە کە مەقالەکە ئەوی نووسیوە کە مەقالەی دووەمی نووسیوە هی بەشەکەی ترە هی بەشەکەی ترە و خەبەریان نەبوو لەو ئیشانە یعنی تاعتی تەئسیری هیوا واقع بوون لەو سەردەمانە لەو سەردەما کە باسی ئینگلیز دەکەن
شتێکی کە من هین نیشتوانم لە چۆ وەرگرت من نیشتمانم لە شۆر ناوکەی زابطی استخباراتی بەریتانی لە سلەیمانی من ژێکا هین نیشتمانم لای ئەودی بەڵێ لە پێشەوە ئێمە بزانین کە ئێمە گوایە بە خێرە مەسئولی جێکافین بزانین ئەوە چونکە بۆ هیوایان نردبوو هیوا لە ڕێی ڕەفی حلمیەوە یا بەو ئێمە ئاگامان لێی نەبوو کە هەیە و من ئێستا زۆر چاک بیرمە کە چوم دیم لای متصەرف سلێمانی دیم معروف جیاو متصەرف سلێمانی بوو لای ئەو دیم لە پاشانە وتی هین هاتبوو بەهادی نووری بوو بۆ متصەرفی سلێمانی ئەوی لەبەر گۆڕانکاریە کە کرابوو لەبەر وەزع ئیران کەنەوەکە کوردی عێراقیش حاڵە بگات بیکا بەهەرا هەندێک کوردایەتی تێکەڵ بوو ئەو وەزابتە کوردەکانیان کردبوو بە مەسئول لای مەلا مستەفا و نەزەم چیان کردبوو خەریک بوون ئیشی بگۆڕن بنەوەیەک جا ئەوە وای لا هین کرد ژێکاف کرد کە ئەو مەقالەکە جەریدەکە لای ئەو بێت کە ئەو جەریدەکە لای ئەو بێ طبعا باسی بریتانیا بۆ هینە کات و ئەو ڕێیە هەبوو لە هینا لە هیوا هەبوو ینی حتا خەریک بوو بچێتە هین یەک مەقالە هەیە لە هینا لە یەک مەقالە هەیە لە عومریا لە گەلاوێژە ئەویش عەلایدین سەجادی وەری گرتبوو لەسەر مەلیکەی بەریتانیا مەقالەی نووسی بوو بە مناسبەتی نەزم ڕۆژی لەدایکبوونێکی لێ هاتمە لای گۆڕین بۆ بەغا وتم کاکە بێنە وتی چی وتم بەشی خۆم وتی چێ بەشی خۆ وتم چەندی وەرگرتەوە مەقالەی نووسیوە وتم من بە 500 دینار ناینووسم 500 دیناری ئەو زەمانە تی بۆ وتم 500 ئابڕووی خۆ نافرۆشم بە 500 دینار مەمە مەجەلەیەکی سیاسیمان نییە جەلێکی ئەدەبیمان هەیە شتیمان نایە بنووسین آخر دنیا وت ئەمەیتیان نییە ئێمە ئەگەر نووسیمە ئەی باسی لێنین ستالین و ئەمانە بۆ بکەین وتمەوە باسی وەکو سیاست دەکەین شتێکی تیان نییە ئەو ڕۆژە و دەستمان پێکرد کە بیکەین کە ئەوان بوون بە حەلیف لەگەڵ یەکە لەبەرەوە ئەگەر لەو وەختا بکردای خەی نەکرد فقط پێشەوە کراوە لەبەرەوە قبوڵ جا ئەو اتیجاهەی هین هەبوو و بریتانیا هەوڵێ کە کوردایەتی بەلای خۆیان ڕاکێشێ بە ئەمری خۆی بجوڵێتەوە چی ئەوێ ئەوەی بۆ بکە چی ئەوێ ئەوەی پێ بکە جا ئێمە هینەکەی ڕەفتەکەی ئێمە لەگەڵ ژێکە حتا لە وەختا یعنی ئێمە لەقەکەی ئێمە چالاژێکی هینی هەبوو لە مەسەلەی مەلا مستەفا یعنی مە لە بەهی زەبیحی دوورەکەوینەوە حسابە خۆی زەبیحی لە دوای ڕوخانی هین لە دوای ڕوخانی مەهابات خەڵک هاتن لە ئیرانەوە یەکێک لەوانە ئەو برادەرێ بوو کە لە ئاخریا بوو بە زابط لە سعودیە لە ئاخریا بە تەیارەیە کەوتە خوارەوە لە شام کێ بوو ئەمە چیان پێگوو لە شام کەوتە خوارەوە تارێک لە بینی شام و سعودیا کەوتە خوارەوە و برایەدەرەی تیا بوو ئەمە من بە تەزویر هین بۆ دروست کرد لە عێراق لە سلەیمانی پاسپۆرت و هەویە کە ناردمانە دەرەوە یەکێکی کەشمان چوو بۆ فرانس بۆ جەزائیر لەوێ ویستی بە بەزابەت بۆ بزانم ئەوە بوو کە نەچوو بۆ هین نەمانیش بچێ ئێمەوتمان جەزائیرە چییە بی بە عسکەری هین فەرەنسی لەبەرەوە نەچی بۆ ئەوێ چاترە بچوو بۆ سعودیە و هینەکەی باشترە چوو بۆ ئەوێ یەکدوانێک لەوانە هاتن هەوڵمانان ڕزگاریان کەین زەبیحی هات هەوڵی ڕزگاربوونی نەبوو هین نەبووتی وڵاتی خۆم و لێردانیش زەمان مستان بۆیە بەختەکەی کۆمەڵێژە کاف ئیدامە دەدەم لەسەوەی کە ئێستا مناقشەیەک هەیە کە زۆر لەسەر زارانە ئەویش ئەو مناقشەیە کە کۆمەڵێژە کاف چۆن تێکچوو چۆن بوو بە حیزبی دموکرات و زەبیحی مخالفەتی وەی کردووە کە کۆمەڵێژە کاف تێکچێت و نەبێتە حیزبی دموکرات مەسەلەن بۆ نمونە دیارە زۆر من بڕوام هەیە لە ئێستا بێەوەی کە ئەو هینە زەبیحیەکێ لەو کەسانەی کە معارەزەی ئەوەی کردبێ چونکە زەبیحی کوردستانی بوو ئەو حیزبەی کە دروست بوو ئەگەرچی بە ئێمان خەبەر نەیە ینی هینی پرۆگرامەکە هەم بۆ ناردین نارم جەریدە و هینەکانمان لەوێدی لە ئاخریا کەوتنە جەریدە بۆ ناردنمان هین بوو کە حکوومەتەکە دروست بوو کە حکوومەتەکە دروست بوو پەیوەندێکی زۆر پیا بوو لە بینی ئێمە ینی خەڵک دەتوانی بەهۆی بە کاغەزی ئێمە هەرمۆری ئێمەی پێوە بێ
لسنوي إيران تبريو كتير بخوي شكاب كاو هاك شكراني هيني كبو ملا مصطفى هاتن هربونا هو هاتن بولايم حمزة عبد الله لا ينقو هات مهابات ما مصبرين لا حمزة عبد الله وقت تشوبو مهابات حمزة عبد الله خوي شيوعي بله يوعي نبو بله شيوعي كزانيح أو مهابات للاين شيوعي للاين كومونستو داجير كراو ها وملا مصطفاش بنا شاري شو أبيو بله ملا مصطفى لنا شارية شو أبيه يعني جيج كينبو ونقطيك هي ليلة ملا مصطفى كشو أبيه شون مقابلة كذا شون قبول كذا لا بو مهابات للرجل والله بباشر مقابلة كذا أبدا وكو جاسوس سي كذا يعني إهمال كذا أنا بجاسوس وتي لجيك ديك بون لدور برينا غدا لا نزلم شيطان وهي هيك لبي بالله الشيطان وهي هي بالله زوري أوان الشيطان أوان وتوشي وبابو بن وتوشي رشا جرانتي بيالينيما رشا جرانتي أو بون داوي درمان ومرمان ينبو لإما كردبو ملا مصطفى كاغذي بو من نار دبو بخيره كإما يارمتيان بين من ملا مصطفى طبعا أنا سيله وفيش يعني ناسيبك ما اللي بينا حبو كاغذي وفي يارمتي وإما يارمتي من كوكردو إما يجي كاف يارمتي من كوكردو بو ملا مصطفى كبوي بنيرين يكم يارمتي كالسليمانية وشو بيبو ملا مصطفى اللين جكافو كوكراو لدي إيران لدي إيران شو ودي في إيران شو وجاري دو همش إما بومان كوكراو وأويك نيهش ملا مصطفى كردي بام قهرمانا إما بين كلمانيش بقرته بعراق چونك ملا مصطفى لو كغزاك لقل حمزة عبد الله نارد بيبومن دو كغزي بومن نارد بو يشيان أو حزبك دروس كاين إيمش وكو أم حزبي إيرا حزب ديمقراطي كردستاني عراق دوز ده كان هي إيران بي أما النابو حزب ديمقراطي كردي عراق بارتي ديمقراطي بارتينا بارتي كم كردنا بارتي أوان هر حزب بو كوينا كي أو تنها كردستان كان كردوه بكرد وعراق أما يكم من يارمتي همزة بيهم ملا عليه دوهم يان كغزي كتايا أري أم كغزة بابا علي كل شيخ محمود بابا علي كل شيخ محمود وزيري كردبو شخصيتي كي ناسراو علاقة هبو لقل دولتان مشتوا بحساب لأمريكا خرنيوتي بيواني شي هبو لقل أو نعشتانا أم كغزة بينبو كغزة قد أنا خراوة طبعا حق ما هي بيخوين مو كغزة كانوا سيبتي أري من أري إما كوبينو قرار مالنا كبينو عراق أو حكمي كدراو بس إما لازم صدو ذاك الصدو ينزك تشتي شو حكم إعدام درابو أم حكم إعدام بقول ربا مؤبد أبدي يعني إما خمان آمدين شينا حبس خانو تاماوين لخست حبس خانو فقط أو كرساني كبنا حق دكتوراه وانتو كاين بول بيالرن بشنو وجيه خوان و سركارو إيشو خوان وأرزو آبي خوان بيرتو دستو مالو مرش خوان بيرتو دست إنكلي وهيج كمان لما زيادة نابت أفيش عام درتشي بو أوانيك أقل لطفاً بخوشمان أكو دركان وموضوع إشكي فقد إما يستدعي أوناكين أما بو تسلمون أما لوقتك أم كغزيت حكومة إيران تواني وتهم عشيرة كاني كردي إيران كره يا بش زوريا جلالي أوانا يعني تنها أواني علاقيا بعراق وين كرابو يعني حمر شيخان نكرابو مثلا أو غالي دابو غالي دابو وكا آخريش أو كغزة كانت ثابتة كمن مزاني وابو يعني كتابكي نوشيروان قيل لو وثيقاني تيايا كتا آخر لحظة لسر أو شرط بري من أم بخالنا هو حمر الشيخان انجا إما من كوبونوية كم كتبة جكاف شكافي خمان كوبينوا وتم من أم كغزم بوها توجي ليكم يقدو برادر لبر وتم بيكا جبجي تقرشك وان كان كتم وتم باب من هنا ما يقول ليش بينه ليش بينه كوتي نقصك للسري سن موزعك أما لم وقتها لوقت شكاب بوايا رنga قنزاجي بوايا شنو ملا مصطفى لعذاب أبو لحارش خراب أبو وعشي أو خلي لقرين ديسان هروهابون وبتشاوي شي خراب وناحق سيرانا كلا أنا نشوف كوان جاسوس إنجليز بنايا وأنا بسرنا هاي هيج نبي جاسوس إنجليز ولا
هەنگاوە لەبەرەوە گوناحە وایە لێکرێ ئەوە ئیش یارمەتی هەم بێت بەڵام بۆ ئەم دەورە ئێمە ئەبێ هەوڵ بێن مەلا مستەفا نەهێتە دەرێ ئێستا حکوومەتی مەهاباد هێزێکی هەبێ ئەو 500 کەسەیە ئەو ڕەنگە 1000 کەسە بێ کە لە دەوری خۆی ئەمێنێتەوە شتێکی کەی نامێنێت ئەگەر ئێمە هەوڵ بێن ئەو ناکۆچەی بینی مەلا مستەفا ئەوان نەهێڵین شتێکی باش بێت یەک دوو برادریش عینی ڕێیان خۆیان لە خۆیانەوە پیشانە يعني حول مەلا مستەفا بچێ بەرەو پێش قازی بەراو قازی محەممەد ڕێی بگۆڕین بەرامبەر بهین چ بکەین باشە بۆ ئەمە مەزبەتەیە بکەینەوە کوردی عێراق مەلا مستەفا بە نوێنەری خۆی زانێ مەلا مستەفا سەورەیەکی وەتەنی کردووە دژی داگیرکەرانی کوردستان لە عێراق و ئێستا دەربەدەرە و ئێتۆ بێت لە پارچەیەکی کەی کوردستانە لە وڵات کە پارچەیەکی وڵاتی خۆەتی لەوێ بژی و خزمەتی ئەو هینە بکات ئەم مەزبەتەیە تەمان ئێمە مثلا من شخصی ئەمتوانی بە هەنێک کەسی ئیمزا بکەم هەنێک کەسی کەمان ئەیتوانی وەکو ئیسماعیل شاوی سێمانە بەڵام هەنێک کەسی وەکو ڕئیس عەشیرەتی شتیوە کە منیان بە شووعی زانی ممکن نەبوو من هینیان لەگەڵ بکەم ئینساف بڵێ پیاو شێخ لەتیفی شێخ مەحموود زۆر بە کەڵکمان هات لە ماڵ یارمەتیدان زۆر یارمەتیدان یعنی توانی وەختە بڵێم لە سەی هەفتای عەشیرەتەکانی کورد ئیمزایان لێوەرگرێ بۆ ئەم مەزبەتەی کە ئێمە نووسی بوومان و ئەم مەزبەتەیە نێرا بۆ کۆماری مەهاباد بۆ قازی محەممەد خۆی مانگێکی پێنەچوو ئەو کەسەی کە تەتەر بوو لە بینی حەمزە و هینا حەمزە لە ماڵی ئێمە بوو ئەو کەسەی کە تەتەر بوو لە بینی حەمزە و مەلا مستەفا بە هینی ئێمە کاغزی منەچوو مۆرێکم بۆ پێوەنە ئەچوو ئەهات ئەم پیاوە گەڕایەوە لە سەفەری لە مەهابادەوە گەڕایەوە دوو تفەنی برنەوی پێەیە هێناوێتی بە دیاری لەو 450 تفەنگەی کە قازی محەممەد داوێتی بە مەلا مستەفا یەکەم دیاری یەکەم شت کە بیگرێتێ مەزبەتەکەی قوڵ کرد مەلا مستەفا هاتەوە بوو مەهاباد و بوو بە جەنەڕاڵ بوو بە چی و بوو بە چی و حسابەکە ئەو قرارەی طبعا حزب جەماعەتەکە نەیان کوتای خۆ من نەمەتوانی بە ئەمری جارێ واجبە وەکو ئەمانەتێک بیکەم وەکو حزبێک قراری ئەکسەریەتە من کابراایەکم ئەوان هەڵم بژاردم خۆم نە ڕێیسی عەشیرەتم و نەچەکەم هەیە نەسینم هەیە لەبەرەوە مەجبورم بە قسەیان بکەم یعنی ئەو قرارەی ئەوان نەبوایە مەلا مستەفا هەر ئەو زوو هاتەوە چونکە عەفوەکە ئەکرا یعنی ئەو عەفوەی کە ئەو قبول داوای کردبوو شتێ نەبوو نەکرێ ئیعدامەکان بگۆڕێ لەبەرەوە شتێکی هین نەبوو ئەمە حسابەکەی یارمەتی ئەم جارێک کەش یارمەتی مەلا مستەفامانە هەر لەو کە لە قەومانایە بوو بۆ جاری دووەمیش یارمەتیمانە و قازی محەممەد بوو لەگەڵ مەلا مستەفا کەوتنە ئەو دەور و هینە و ئەوەی دەفەرمی زۆر ڕاستەوە ناشارێتەوە کە قازی لە ئەوڵەوە پێی خۆشنەوە مەلا مستەفا هاتنی خاچ نقطەیەکی کەی تەریخی هەیە چونکە مەسەل کرد لەگەڵەوەی علاقەی بە هینی ئەگەر هی زەبیحیە فقط زۆرتری تەرکیزەکە بێ لەسەر کۆمەڵی ژێکاف و دەرد نەتیجەکەی و جەمهوریەتی مەهاباد و شتەکەی ئەوە بێت پیاوێک هەبوو منەم ناسی کوردێکی فەیلی زۆر بە خزمەتی نهێنی ناوی محەممەد باشقە بوو باشقە محەممەد باشقە ئەم پیاوە ئینگلیزیەکی باشە زانی نازانم چۆن فێر بوو لەگەڵ مێجەرسۆن عیلاقەی هەبووە لەگەڵ مێجەرسۆن ئەلفوبێی کوردیان داناوە ئەلفوبێی لاتینی کوردی بە لاتینی لەو زەمانە لە سلەیمانی لە مەعارفا بووە لەو زمانی یعنی لە بیستەکانە سەرەتای بیستەکان ئەم پیاوە لە ئاخریا بوو بە مەئمورێکی زل ئەم پیاوە خۆی بێجگەلەوە کە پیاو چاکەیچکەی بڵێ مەجللەی گەلاوێژ گۆڤاری گەلاوێژ نەهاتە مەیانەوە کەس نەیزانی شتێک هەیە لەسەر ئەرزە گەلاوێژە محەممەد باشقە نەبووایە کە خۆی بە ڕەفاقەت نەک بە سیاسەت بە ڕەفیقی بۆی وەرگرتم ئیجازەکە وایمێ لە پاژەوەی کە حکومەت ڕەفزی کردبوو
ئەم پیاوە هاتوچوومە کرد مدیری لە دیعاە نەشریان پێگوو دیعاە نەشر وەکو ئرشاد و مرشادەکانی ئێستا وایە وای دیعاە نەشریان پێگوو لەوێ لەو دائیرەیە مەسئولی شتی زمانی بێگانە بوو هەرچی شتێکی بێگانەی بۆ پاتایە ئەخوێنرایەوە بۆ ئەوی بزان قەدەغە بکریان نەکرێ بڵاو کرێتیان نەکرێ لەمانە هەرچی بۆ ئەها قاچاق بۆ یا بە من بۆ خۆت تەلغرافێکی پیشاننام وتی ئەم تەلغرافە بخوێنەرەوە ئەم تەلغرافە کابرایەک هەبوو لە بەغا دکتۆرێکی ئەڵمانی بوو ناوەکەیم باش بیر نییە لەو وەختا دکتۆری ڕەوانی بوو لەو وەختا لە بارزانیەکان یەکێکیان ناوی شێخ برایم بوو ئەم شێخ برایمە نەخۆشی ڕەوانی هەبوو ئینگلیزەکان ئەوەیە خەڕەبتەکە ئەڵێن لەگەڵ مەلا مستەفا هینیان بوو مەلا مستەفا ئەوەن تارێکی ئینگلیزیان گرت بوو حرمەتیان گرتبوون هینیان کردبوو نردویانەوە ئەمانیش تا ئەندازەیەک لەگەڵیان هینیانە کرد بۆیە ڕێیانەیە ئەم دکتۆرە بچێ بۆ تەداوی ئەم دکتۆرە تمەس دووسەرە سێسەرە جاسووسە جاونە بەو جاسووسانە ئاڵم دوودەکی کە دووسەرە سێسەرە ئەو تەعبیریان بۆ بەکارێنم ئەمە چوو بوو بۆ ئەوێ بۆ تەداوی ئەو هاتووەتەوە ئەمەی هێناوە گوایە ئەمە نسخەی ئەو تەلغرافەیە کە قازی محەممەد لێیاوە بۆ مەلا مستەفا چییە؟ ئەڵێ میلەتەکەمان گەیشتووەتە هینێک هەنگاوێک کە سربەخۆی زۆر لێ نزیکە و ئەوە بەنگە بە یەک بوونمانەوە لەبەرەوە لەسەر سنوور چاوەڕێت دەکەم کە بێی چاوم پێ بکەوێت و بیرڕای خۆمانی یەک خەین بۆ دروستکردنی حکوومەتی دەوڵەتی یەکگرتووی کوردستان قازی زادە محەممەد شتێکی سێریشی ئێستا مەلا مستەفا نەپەڕیوەتەوە دیوی ئێرانە نانێشتا لە سەورایە لە سەورایە قازی زادە محەممەد قازی زادە محەممەد نووسراوە ئیمزاکری وتی ئەڵێ چی بەرامبەر بمە وتۆمە چییە؟ تێمەم کابرایە هێناوێتی هەموو شتێکی بەم نەوت تێمەم پیاوە هێناوێتی گاوێتی مێجەرد مۆنس مێجەرد مۆنس هیچ نادێتی بۆ من نازانم بۆچی بۆ منی نادبوو چونکە ئینگلیزی بەقەیمە نەزانی و ئەمەش ئەم کوردیش لەوانە نییە پیاوتەی نەدا لەبەرەوە نازانم بۆچی منەتم ڕەنگە بۆیەکی بۆ نردوی کە پیشانی منی بێت وتی باشە دەی تۆ ئەڵێکی بەرامبەرم وتمە بدرۆیە تم نەک هەرەمە درۆیە کۆبوونەوەی جاری پێشوو کەوتان داوای سێ سنوورچی شتێکی پەیمانی سێ سنووریش قسەی قۆڕ و درۆیە بۆ ئەسڵی نییە و ئەساسی نییە و ئەمەش درۆیە تی باشە بۆچی ئەمانە دروستەکرێت تم زۆر بەسیتە بۆچی دروستەکرێت بۆ ئەوەی ئیسپاتی کەن کە کوردستان شیوعەتی دروستیەکات لەبەرەوە وەک پەیمانی سەعداباد وەک پەیمانی بەغا وەک پەیمانی چی ئەڵێ بڵێ پەیمانی بەغاشتا دروستە بووە هینەکەی 54 و شتەکەی ئەوە لە هینایە فقط پەیمانی سەعداباد بێتی بکەیەتە کارەوە لە 37ەوە کراوە ئەو و ئەمە حرەکەتێکە شیوعەتی و کوردستان هینیەکەت وفعلا لەو ڕۆژانە لە وەزارەتی هینا سەیرەکەی ئەوە بوو لەو وەختا لە پەرلەمانی عێراقیە مناقەشە بوو لەسەر هینا ئێمە مەزبەتەیەکمان کۆ کردەوە بۆ مەسەلەی هین یعنی ئێمە وەکو ژێکافیشمان کرد لەو ئیشا بۆ مەسەلەی مەلا مستەفا کە حەل کرێ بە ئاشتی لەوەش هات شەغلەتی زۆر یارمەتیگای مەزبەتێکی زۆر کەوا بە ئاشتی حەل کرێ و توانرا شتێ بکرێ مناقەشەکە بکاتە پەرلەمانی عێراقی لە پەرلەمانی عێراقیە کە داوای ئەوە کرا بە ئاشتی کرێ وەزیری دیفاع عێراقی ئیسماعیل نامیقینەوە بوو هەستایە سەر پێ وتی ئەبێ بە شەڕ کرێت ئەمە موامەرەیە ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە دەوڵەتی کورد و جیابوونەوەی و شتی وایە ئەوە وترا بوو لە پاش ئەمە کە جەمهوریەتی مەهاباد ڕووخا جەمهوریەتی ئەزەربایجان لە پێشەوە ڕووخا ئاینی کابرا هاتەوە بە ڕۆژنامە و بە پەرلەمان و بەهین وتی گوێتان لێ قسەکەی من چەند ڕاز دەرچوو کە جەمهوریەتی مەهاباد دروست بوو کە جەمهوریەتی نەگەڕووخا کە جەمهوریەتی مەهاباد دروست بوو لە پەرلەمانە قیژانی وتی ئەمەیە ڕۆژەکە
ئەگەر ئەو وەختە ئەمەمان ئەم ئاگرەمان نەکوژانایەوەکو من نوویستم ئێستا ئەم ئاگرە لە تارانەوە ڕۆی تا بەحری سپی تا ئەسکەندەرونە ئەمەیە خەتەرەکەی ئێمە لێ ترسین و ئەوەیە ئەو خەتەرەی ئەوان وایان لێ کرد کە مەلا مستەفا هین نەکەن چی پێڵێن بە شوعی دابنێن کەچی لە کەچۆ شوعی بە جاسوسی ئینگلیزدان حسابەکە سەیرەکەی ئەوە بوو ئەنجا ئەم کاغەزانە ئەمە کاغەزی درۆیە چونکە ئەگەر مەلا مستەفا ئەم کاغەزەی لە بەگەڵ هینان لە بین هەر ئەوەش بێنە پێشەوە ئەم کاغەزی لە بینە بۆ قازی محەممەد ئەم کاغەزی بۆ بنووسایە ئەبوو لە خوای بوێ ئەگەر چی هینەکەی شکاوە سەورەکەی فەخە خۆ تەسلیم نەبووە هاتوو بۆ لای ئەو یارمەتی سەوشەکەی ئەو بووە لەبەرەوە ئەو زۆفەی کە ئەبینی دەریەخا کە ئەوە هین نییە ئەوە ناشادێتەوە کە شەژمانگی ئەوڵێ کۆماری مەهابە ملامستای وەرنەکرد ناشادێت زۆر خراپی معاملەی لەگەڵ کرد ینی نەیەشت یارمەتی برم بە هیچ نەوە باشە با مۆستا تۆ باسی پەیمانی سێ سنوورت کرد لە هەموو نووسراوەکاندا بعضیشاندان هەمزە عەبدوڵڵاسی بۆ پەیمانی سێ سنوور بعضی دەڵێن شێخ عوبەیدوڵڵای زنوێ هیچ یەکێ لەم ئینسانانە لە تاریخی کوردایەتی دوای ئەو سەورانەی کە بوو دوای ئەوە دەورێکیان نییە ناوێکیان نییە ئەمە پەیمانی سێ سنووری چی دروست دەکەن ئەم ئینسانانەی دەوری ڕابەرێکیان نییە ینی دەوری ئەویان نییە ڕێگە ئاسان کەن بۆ خەڵک بێت و بچێت لەلایەنەوە ئەمانە ئەم هینی پەیمانی سێ سنوورێکی دروست دەکەن بڕوات بە پەیمانی سێ سنوور من بڕوان بە گەلێشت نییە لە خۆم بڕوان بە خۆمەوە لێنی لە خۆمەوە ئێمە قسەکە لە مۆزوعەکان دەرەچێ فقەهردیشانەوە بۆ حسابی کوردایەت یەکەمان شتێکی هەیە کە چەند گەرم بوونەوەن لەسەرەوە نەچونکە عەندما عەبدوڵڵا زەبیحی لەسەر پەیمانی سێ سنوور جیرا پەیوەندی پێوە هەیە من خۆم ڕەفیق مەگەر خەڵق مەگەر دۆست ئەدۆزیەوە ڕابواردنی احتیادی بکەم بۆ ئەوی خۆم دوورخەمەوە لەوەی کە لە مراقەبە و شت ڕزگارم بێ لەگەڵ خەڵک چوون بۆ پیرە مەگروون بۆ سەیران چەند بنەماڵەیەکمان لەگەڵە ژن و ماڵ و مناڵ و هەموو پێکەوت چوون هاتوومەتەوە ئەمنی عێراقی ئەڵێ تەیارەی سۆڤیەتی خەڵقی هێناوە لە پیرە مەگروون برای محەممەد پیاچاو پێ بکەوێ لە نەچ هینی عێراقیە هەیە تۆش خۆت دەزانی کە تۆ بۆ من بۆ سەیاحەت من پاش من چیم کردووە چم لە دەزیە چم پێکرێ خۆ پیاوە نابێت حسابەکەی ئەوان بە غڕورەکەی ئەوە ماتێ قبولی هینێکم بۆ خۆم ئایا سۆڤێت ئەم خەتەرە گەورەیە بۆ ئەکا هەزار ڕێیتر هەیە ئەگەر بێویت سال لەگەڵێکی چیوکو من بکە بیکە چۆن ئەمە بۆ ئەمە دروست دەکرێ ئەمە هەر بۆ ئەوە دروست دەکرێت بۆ ئەوەی بزوتنەوەی کوردایەتی شوێتی مەلا مستەفا لەو وەختا کە لە بەرگی گۆڤاری تایمی ئەمریکیە ئێستا ڕەنگە هەمان بێت تایمی ئەمریکیان نووسراوە ڕێد مولا بە یاخێکی سووری بە چەکشوداسەوە لە پشتەوە کراوە لە بەرگەکەیە ڕێد مولا لەو وەختا شاگیر قەساب بووە لە ئەلماتاوە ئەو ناوە بەڵام بوو بە مەلای سوورنێ مەلای سوور لەو وەختا کە نووری سەعید بە پەیمانی بەغا بۆ پەیمانی بەغا ئیمزاکردن بە عەبدولناسر بوو مەلا مستەفا بارزانی جەنەرال بارزانی بە 12 فرقە عەسکەری سۆڤیەتیەوە 6 فرقەی سۆڤیەتی رووسی کوردی سۆڤیەتی 6 فرقەی هینی عێراقی ئامادەن بە هەموو چەکێکەوە پەلاماری عێراق بوون من مەجبورم دوو هاو دەردم هەیە لەگەڵیان ڕێکەوە هاو دوژمەنین تۆ ئەتوانی ڕێ نەکەویت فقط زدی مەبە ئەو وەختە مەلا مستەفا دەربەدەر کەس نەیزانی کێیە ئەم توهمەتە ویستراوە هینە و بێ خۆشمان بەداخەوە هەنجاریان وەتیمانە کە ینی شایەتیمان بۆ ئەوە بە تەسەڕفاتی خۆمان ینی لە منەوە بیگرە بەڵام ئەوانە هیچی بە هین نازان لێکێنە چی لێ هاتە پێشێ نەبوو ئەم دوو کەسە بێ ئەم سێ کەسە یەکیان بێتە پێشێ بڵێ بابە من ساحبی ئەمەم حسێبێکم بۆ بکەن ئەو سەورانە بوو ئەو هەموو هینە ئەو لەو ساوە لە 61ەوە تا ئێستا بەردەوامە لە هینە لە عێراقا لە شو بوون ئەمانە لە 58 ئەو زیینگ و بوونەوەیە ئەو هینە نەبووە مانە بێنە پێشەوە لە مزاهرەیەکە اشتراک بکەین ئەمە پیرەمێردی 70 ساڵیمانەیەنا لە ماوە
هیچ شي نەکرد نەخەری چەرکی لێ باش ئەوەی کە مەسەن مادام ژیگاڵینە ئەوەی سۆڤێت ئەوەی مێژووی دەنووسێت دەڵێ لە ساڵی 1930 لە سلێمانی بەهۆی ڕاپەڕینی بارزان هیوا تێکچوو بەهێ ڕاپەڕینی بەرزانەوە هیوات مادام ژیگالی ناوا دەڵێ بەهۆی ڕاپەڕینی بارزان هیوا تێکچووی دەوری نەماوە ئەوانە تۆ جناب دەوت چۆن دەبین مامۆستا پێما بێ پێش ڕاپەڕینی بارزان خۆی هیوا لەبەر ئەوە تێکچوو لەبەرەوە تێکچوو نەپێرەم و پرۆگرامێکی هەبوو دەریش کەوت بەبێ ئەمری ئینگلیز ناجوڵێتەوە وە کوردیش بە ئەمری ئینگلیز بجوڵێتەوە وەکو تا ئەو وەختە جوڵا بۆ هیچی دەست نەکەوتووە لەمە پاشیش هیچی دەست ناکەوێت لەبەرەوە چەپڕەوەکانی ئەوانی کە چەپڕەی ژوونیانی کۆمیونیست بوون پرۆکۆمیونیست بوون یا هین بوون هەموو ئەوانە کۆکرا بوونەوە لە هیوا و هیوا سیاسەتێکی فاشستی هەبوو پرۆگرام ئەنینەکەی ڕەوتی هینەکەی هین بوو من خۆم زابطی احتیاط بووم لە چلوویەکە چلوویەک چلودوو سەورەی ڕەشعالی و ئەوانە بوو من کرام بەهینی زابطی احتیاط بووم نەمەویست بچم هین بکەم برادێکمان هەبوو دیسان ئەوە ناوی نەهات دیچێکە لە زابطەکانی ژێکاف هین ژێکاف نە زابطەکانی هیوا لەو کەسانی کە یاخی بوون ئەویش وازی لێهێنا عارفە سووری ناوبوو ئامیر ئینزیباتی کەرکووک بوو جا من بەهۆی ئەوە کرام بە زابطی هین بۆی نەچم بۆ شەڕ کرام بە مەساعیدی ئەو یاریەدەری ئەو ڕۆژێک چوون بۆ نادی عسکەری لە کەرکووکە نادی عسکەری بێ هی حکوومەتی عێراق بێ بەڕێ با ئینگلیز دەستی هەبێ لە کار و بارە فقط لە پڕ یەکێ دەرکەوت ئێمە دانیشتوین قسەمانە کرد لە پڕ یەکێ دەرکەوت هەرچی زابطی کورد هەیە لە دەوری من دانیشتبوون و لەولاو لەولاو لە کۆمەڵێ دانیشتبووین لە هینەکە لە چیمەنەکەی نادیەکە هەموو ڕاپەڕین ئاوقات بژی سەرۆکی بالا بخوا من و کوڕێک لەگەڵم بوو دکتۆر ڕحمانی ناوە ئیسماوە ئەوش ئەندامە نەبوونەشی زانی مەسەلە چیە چونکە کتوپڕ بوو ئەو ڕەنگ بۆ هەڵسێ چونکە ڕفخەلمی بەش هین نەکرد من هەڵناستام چونکە سەرۆکی بالای من نییە ئەمەش سەلامیش فاشستیە بژی سەرۆکی بالەش هایل هەتلەرە یعنی هەر خۆی هیچ ئیشەکانی لەوە ئەوە ناچێت قورئان و ڕسمەکەی ئەو دەمانچەیەکیش شعارێکی پێشکەوتن خوازانە نییە یعنی شۆرشەکەی هین فکری بوو زۆر خەڵکی هین هاتن گلەیانە کرد لە ڕێبازی هیوا لەبەرەوە هیوا ئەگەر تێک نەچوایە یارمەتی هینی نەیە یارمەتی بەرزانی نەیە هیوا لەبەر تێکچوونەکەی هیوا یارمەتیگە ینی نەک هیوا بەوە تێکچوو نەک هیوا یارمەتیدا و تێکچوو هیوا تێک نەچوایە یارمەتی نەیە تێکچوونەکە وای کرد ئەو بەشە سەرکەون و دەستگار بن دەسەڵاتدار بن کە کوردایەتیەکەن جا کوردایەتی بەو چشنەی خۆیانیانەوەی کۆمیونیستیش نەبوونەوانە زۆری وەک ئەو ناوانە بوون کە باسم کردن زابط و هین ئەوانە یارمەتیاندا ئەو زابطانەی کە ئیشیان کردو لێەوە چوون لەگەڵ بارزانەکان و چوون بۆ ئەوێ و لێوەش لەگەڵ بارزانەکان نەچوون بۆ رووسیا هاتنەوە بەلای ئێمە هاتنەوە یعدام کران هەلو گیانی بالا باڵ وەڵام ڕۆناگەمە کرێتەوە خۆمادە چونکە لای ئێمە قوبات هەیە قوبات و پادشای گەورەی ئەنا قوباتی هەر لە سلێمانی ناوی قوبات هەیە بزەن پیاوێکە بوو عمری 60 ساڵ بوو ناوی سەعی عەلی قوبات بوو ینی سێ پشتی قوباتەکە بوو قوبات ناوەکانی لەوانە بوو هەبوون جا ئێمە هینەکەمان زەبیحی بوو من پێم وابێ کە تۆزە لەوە نایبڕێنیەوە بەمەی ئەم لە نابرێتەوە جا لەبەرەوە هینیکی بینە سەر ئەوەی کە ئەو دمی وەکو ڕووناک بیرەکدارە لە قیس سلەیمانی و کۆمەڵێژی کاف و دیارە تۆزێک ئاگادار بوون چۆنت ئەو تحولی حزبی دموکراتە کۆمەڵێژی کاف دیت ئێمە زۆر ئاگادار نەبووین زۆر ئاگادار نەبووین کە چ گۆڕانکاریەکی گەورەی تیا قەڵماوە ئەومان باش نەزانین حتا ئاگاداریان دروستکرا هەتا ئاگداریان کردین حزبی دموکرات کراوە چۆن دروست کراوە ئەوان گوتیان لەسەر بناغی هین دروست کراوە
لەسەر بناغی ژێکاف دروست کراوە لە ئاخرات دەرکە و بەرەبەرە بۆمان دەرکەوت لە ڕۆژنامە و لە قسە و لە کاغەز و لە هین کە حەزبێکی وەکو ئەوەیە کە مەلا مستەفا لە عێراق هەوێدانە کا پارچەیە کاغەزی ئەمەگە نووسراوە و ئەمە پرۆگرامەکەی هەتی و بۆ کوردایەتی سێر هەوڵات بەو نامەیە هەیە عەجیب و غەریبەی کە بە نیوی کۆمەڵی ژێکاف بۆ بارزانی نووسراوە ئەوەی کاگمشوانیش چاپی کردو کاگمشوانیش کتێبەکەیدا چاپی کردو ساڵەکەی چییە؟ لە نامە بۆ بارزانی لایەن لە ژێکافەوە ساڵی 1943 ڕەنگە ینی کە تۆ ڕەنگە ئێمە دروست نەبووین ئێمە دروست نەبووین ئێمە لەقەکەی ئێمە دروست بوو لەو وەختا هەوریان نەحتا برادێکیان نار لە کەرکووک وتیان ئەوە نوێنەری باڵا حەمەدەمینی شەرەف حەمەدەمینی شەرەفی ئەوە لە کەرکووک بوو لەو وەختا کە هیوا دوو کەت بوو بەڵێ لە مانجی مارس 1944 کۆمەڵی ئەجا ڕەنگە لە ڕێی هینەوە لە ڕێی ئەو زابتانەوە کە سالیان هەبوو لەگەڵ مەلا مستەفا ئەو کاغذیان نردوی مادام 43 ڕێی تێ ئەچێ ڕازی بووی ئێوە قەت سەردانی مەهابادتان نەکرد مامۆستا نا من نەچوون بۆ مەهاباد خۆم چکە نەمەتوانی بجوڵێ چتان دەنار چۆن ئەو هینەمان لێ بوون تا ئەخیر ئەسماعیل شاوێت لەوێ نەمایەوە زۆر فقط عوسمان دانشمایەوە لەوێ هەر لێ بوو تا ڕوخانی هین وهەنێ کوردی کەی لای ئێمە لێ بوون دیسان سەپا خۆشناوە عەبدولعەزیز بێجگە لەوانە خەڵکی خوێنەواری نەک هەرزابێت مەسەلا سعید سعیدی دانش نه سعید کوڕێکە نووسەرە مەکتەبەی هەیە سە لە هەولێرە لەکوێ سعید ناکام لە پاشە یەکدوانێکی کەش لە سلێمانی ئەو مەطلبەی کە باست کرد دەمی زەبطم نەدەکرد لەسەر میرحات شتێکت فەرموو لە ئەوەڵی قسەکاندا کە زۆر کەس بە غەڵەت دەنووسێ میرحات نوێنەری هیوا بوو هات بۆ میرحاج نوێنەری هیوان نەبوو ئەوە لە پاش تێکشوونەکەی هیوا دوو پارچە بوونەکەی هیوا و ئەوە ئەو پرۆگرامەی ئەو وای بەوان لیجنەیەک دانرا لەلایەن ئەو کەسانەوە کە لە هیوایان تێگا بوو ینی بڵین سەرۆکی بالا ڕەشەش حیلمیان لابردبوو و خۆیان ویستیان پارتیی تازە دروست کرێ چ بە ناوی هیواوە بێ چ ناویچکەوە بێ پرۆگرامێکی ڕێکوپێکی بۆ دانرێ لیژنەیەکیان بۆ دانا منی یەکێک بووم لە ئەندامانی ئەو لیژنەیە کە ئەندامی پارتیش هێنەکەی ئەوانش نەبوو هیوە فەقە هەروەکوێکی سەربەخۆ کە ئامادە بووم لە هێنەکەی تریانە داخڵ بم و میرحاج و مستەفا خۆشناو و چەند کەسێکی کەش لەو برادرانە ئەندام بوون لەو لیژنەیە کە ئێمە لە ماڵی ئەو کوڕەکە کوتم حامید فەرەج ئەمی حاجی فەرەج بەگیان پێگوو کە مدیریش پۆلیسی هی بوو نەکفان مدیری پۆلیسی کەرکووک بوو معاونی شرطەی کەرکووک بوو لەوێ بووین لە ماڵی ئەوانە ئەوتی نەکرا و ئەو هینی ڕێکخستن و نیزام و شتەی کە بردیان هی ئەوە بوو کە برد بووە بۆ مەهاباد و ئەوەش هەر پاش ماوەی ئەو پەیوەندیە بوو کە من کە ئەمین ڕەواندزی منی بۆ بان کردبوو بچم بۆ هین لە 42 پێمان کرێ ڕێکی بخین لە ڕەواندز یعنی میرحات لایەنی حلمی شەریفی گرتبووە نا ڕەش حلمی نەگرت بوو لایەنی شۆڕشی کردبوو کوردایەتێکی بێ بەستنەوە سەر بەخۆ یعنی لایەنگری حلمی نەبوو لایەنگری حلمی نەبوون ئەو نەمەستەفا خۆشناو حتا لایەنگری دروستکردنی پارتی نەبوون لەسەرتا پس دیارە بۆ قسەکردنا بە دەفەرمووی میرحاز لە تەئسیسی کۆمەڵی ژێکافدا نەبووە چونکە ئەو دەم کە کۆمەڵی ژێکاف دروست بووە لەسەر شوعارەکەی دنووسە بژی سەرۆک و کورد و کوردستان ئەگەر میرحاز لەوێ بایەوە ئەو جەریاناتی هیوا ڕوویدا بایە قەت کۆمەڵی ژێکاف وای نەدەنووسێت یعنی دیارە میرحاز ساڵێک دوای میرحاج بوو بە ئەندام لە هینە ئەندامی هین بوو تا مەلا مستەفا هین بوو هینەکەیان باسی چی دەکەن میرحاجی میرحاج لەگەڵ ئەو جەماعەتە بوو کە زابتەکان و
هەنێ لە خوێندنەوارەکانی ئەوانەی لە سەورەی شێخ مەحموود بەشداریان کردبوو و ئەمین ڕەواندزی و وەکو ڕەمزی عەبدولکەریم و یونس عەبدولقادر و ئەمانە و زابتەکانی